هەتا ئێستش لە ئەندەلوس سیر کە ئیسپانیای ئەمڕۆ ئەو مزگەوتانەی کە ماونەتەوە دوای ئەو هەمە ساڵە نزیکەی 900 ساڵ بەسەریاتی ئەپەڕێ ئێستش دیقەت بدە لەو پەڕی جەمال و فەنی معماریا دروست کراوە. بۆ خەڵکی موسڵمان هەندەسەی ئیسلامیمان نییە کە بەکاری نایەنین، بۆ فنونی ئیسلامی نییە کە بەکاری نایەنین. دەی لە قسە تا جوان قسە بە، لە سەوت تا سەوت جوان بێ، لە کتابەت و خەتتا نووسینت با جوان بێ، هەموو ئەوەی کە لە حیاتی تۆیە ئەگوزەرێ بە جوانی بژی، بۆی بە جوانی بمری، بۆی بە جوانی زیندوو بیتەوە. ئەمە بەشێکی فەرامۆشە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئیشمان پێیەتی ئەبێت جوانترین ڕەونەقت هەبێت تۆی موسڵمان، شپرز نەبی، کەسێکی هاکەزایی نەبی، ئەبێ کەسی ئیماندار لە دوورەوە دەرکەوێت، چۆن خاڵێک دەرەکەوێت بۆ شێوازە. بۆیە هەر یەکێک لە ئێمە لە ڕاستیە ئەبێ ئەم لایەنە فرامۆش کراوە لە سونەتە زیندوو کرێتەوە. ئەمە بەشێکە لە دین کە مرێنراوە، بە درێژایی عمرێک مرێنراوە. ئەبێ ئێمە موسڵمان فکری ئەوە بگۆڕین کە ماڵ بدەینە بێدینان و خۆمان بە فەقیری بژین. نعم المال الصالح للمرء الصالح. باشترین ماڵی چاک هی ئەو کەسەیە بەدەست کەسی چاکەوە بێ. بۆ وا تەسەوەرەکەن ئەم کوردستانە ئەگەر خەڵکی خێرخوا نەبێ، ماڵی صالح لە دەستی صالحان نەبێ، ئێستا خەڵک نەکەوتوە سەرجادە لە برسە. ئەزان چ دەسێکی معنەوی ئەم وڵاتە ئەبا بەڕێوە، بۆ ئەزانە ئەو گەندەڵانەی بن بەڕێوە، یا ئەو خەڵکە دیندار و خواناسەی کە بەبێ ئەوەی ڕسمێ بڵاو کاتەوە شەو ڕۆژ بەم دەست و ئەو دەست سرا وعلانیەتەن ئەبەخش.